سڵاوتان لەبێت بە ڕێزانم کاتان باش محەممەد علی بەرنامەی دیکەی چاودێرتان پێشکەشەکەم بە ڕێزان لەگەڵ لیژنەکانی تەندروستی کەرکووکین بەشی چاودێری هۆبە یەک بە ڕێزان بابەتەکەمان لەسەر ئەو خۆراکانەیە کە لەسەر شەقام دانرێ ئەمڕۆ لیژنەکانی چاودێری تەندروستی کەرکووک بڕیاریان دەرکردووە هیچ خۆراکێک نابێت لەسەر شەقام دابڕێ هەر خۆراکێک لەسەر شەقام هەر خواردنەوەیەک هەر ئاوێک لەسەر شەقام دابڕێ دەستی بەسەراگیرێ هیچی لەسەر شەقام نابێبوونی هەبێت هەر هەمووی ئیتلافەکرێ و فڕێدرێ ئەمڕۆ بە سپاسەوە جەریمەی منەزەمەی کەرکووکمان لەگەڵدا بێت هێزانامنێکان استخباراتی کەرکووکمان لەگەڵا بە شێوێکی گشتی هێزی ئەمنیمان لەگەڵا بێت بۆ ئەوەی کە ئەمڕۆ هەر کەسێک ڕێگریمان لێ بکات ئەمڕۆ لەلایەن یاساوە یاسا سەروەرە بێت بەرامبەر بەو کەسانی کە پێشێلکاری بە ئێمەی میدیاکار بکرێ خود بەرامبەر بە لیژنەکانی چاودێری تەندروستی کەرکووک لە هەمان کات ڕۆڵی شارەوانی کەرکووکمان بیر نەچێت خۆیان تیمەکانیان کەرەسەکانیان ئالیەتیان ئۆتۆمبیلیان لەگەڵمان هەماهەنگە بێت لەم بەرنامەی چاودێرە ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتانە بینم ئومێد دەکەین بتوانین خزمەتێک بچووک بە هاوڵاتیان بگەێنین بینەر بن. بەڕێزان هەڵمەتێکی فراوان لە هەڵگرتنی ئەو خۆراکانی کە لەسەر شەقامە جەریمە منەزەمەمان لەگەڵا هێزانامنێکانمان لەگەڵا دکتۆر علی بەشی چاودێری تەندروستی کرد يلا ما في كاتشورو يلا دكتور سنان خلي طببة جوا يلا طببة جوا يلا شوف هالمرة نغلقك نغرمك بس داجي شنو تنطي يعني شنو تسوي لا تطلع غرض يلا هذه المكان شنو دي سريع سريع ممنوع برا ممنوع يلا يلا عبد الله جلدي ثانية يلا قيس شيلها لهم يلا عيني يلا شيلها لا تطلعها اما الرجل تزاخران ما كردوها باش سبي ما ودنا بدري كي درويتر باش يلا عيني تطبق هسه هو يساعدك ضعوفه خاطر الله هو يساعدك بطال ذبه يلا ذبه يلا عيني يلا يعني انت تريد الا نسوي اجراء وياك نساعده ما يقبل انت شايبيتي جارە دکتۆر زۆر پێشوەخت هەماهەنگ بووە لەگەڵیان لەگەڵ ئەم ڕیزە دوکانە بە تایبەت لە ڕووی غەرامەوە 100,000 دیناریش غەرامە کراوە بەڵام پابەند نەبووە هەر خۆراکانی هێناوەتە دەرەوە ئەو خواردنانەی کە لەبەر خۆر بێت هەتاوی خۆری بەرکەوێ زیانی ئەبێت بۆ ئەو هاوڵاتیانەی کە بیخۆن لەبەرەوەی ئەوە ئاوە یاخود ساردەمەنیەکانە جبسە منداڵەکانی خۆن زیانی بۆ مرۆڤ بێت دکتۆر سینان هذا سابقا انتم جايين عليه الكل بنعطيهم انذار كل المحلات هسه بدينا اجراءات بعد ناخذ هذا لو كان ضرب هسه الشمس ناخذ نسوي اتلاف بالكامل نعم لان مسوي سقيفه اي بس هم سوء خزن به اكيد صح هم سوء خزن لان هسه درجه الحراره ايش قد هو من 25 هسه احنا هنا ب 40 واقفين فهسه نعطيه غرامه الاسبوع الجاي يصير اتلاف بعد حتى لو بالفي حتى لو بالفي نسوي اتلاف ممنوع اي مواد غذائيه يطلع برا ممنوع منعا باتا حسب تعليمات الوزاره المواد الغذائيه ما يصير على الرصيف تمام بەکۆی گشتی ئەم هەڵمەتە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە و بە هیچ جۆرێک ڕێگە پێدراونیە هیچ خۆراکێک لە سەر شەقام بوونی هەبێت ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین بەڕێزان ما يصير ممنوع درجة حرارة ايش قد ترى الله ما يقبل لا هذا فيزيائيا يتخربط هذا انت امام الله مسؤول والله العظيم شوف امام الله مسؤول انت هذا يصير تغيير فيزيائي شوف هسه يلا طببها يلا طببها جوا بەڕێزان ئێمە داوەڵا هاوڵاتیانی خەڵکی کەرکووکی بە شەرەفەکەین بە کورد و عەرەب و تورکمانەوە هەر دوکاندارێ
ئاوەکەی بیبسیەکەی چبزەکەی لە دەرەوەتا نەیکڕن لای لەبەرەوەی هۆکارەکەی ئەمە تێکچوونێکە بە فیزیاویە لەبەرەوەی ئێمە ئەمە قبول ناکەین و خاوەن دوکانەکە ئاگادارەکەینەوە ئەم جارە ئەشیا دەرکات دەرەوە سزایە دین 250,000 داخستنش 7 ڕۆژ ئەمە بڕیارە ئەمە بڕیارە لە هەموو کەرکوو جێبەجێ لە هەموو کەرکووکەوتە دەستمان پێی کردووە ئەم جارە ببینی سامێ سێبەرە بەس خۆر بێ بەرامبەری دانرا بە یەکسەر هەڵەیەگرینەوەی بێ ئیتلافەکرێت دەست خۆش دکتۆر هەڵمەتەکە وەکو ئاماژەمان پێکرد بە ڕێزان بۆ بەرژەوەندی گشتیە پێشووتر دوکانێکی جیاوازتر بوو ئێرە دوکانێکی ترە ئێمە لە ئێرە شەقامی مەتاڕی کەرکووکی بیاڵێن ئەم شەقامە کۆمەڵی مارکێتی لێە بۆیە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن هیچ خواردنێک لێرەیە لەسەر شەقام بوونی هەبێت دەستی بە سەراگیرێ یا خەراماکرێ یا دوکانەکەی بۆ ماوەی 7 ڕۆژ داخرێ هەر خۆراکێک لە بەردەم دوکانەکەی بوونی هەبێت ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین. ئەمە کێشەی چییە ئەمە کێشەیەوەی بە بەڕاد نهاتووە سەیارەی بەڕاد گەرە بە سەیارەی بەڕاد ئەمە هاتووە بە دووتەنی تەوزیع دوکانەکانەکە باشە واتە هێنانەکەشی تەندروست نییە ئەمە تەندروست نییە سەفرێدی نەموویەوە خۆر لێ خەتا لەمانەیە لە خاوەن کارگەکەی خەتا لە خاوەن کارگەکەیە وایان دکتۆر سینان تاوان بە ڕێزانم دیاردەیە ئەمە بە بەردەوام لە ناو شارە بینین کە ئەمە تەندروست نییە ئاو بەم شێوەیە لە ناو کارگەوە بێت بۆ ناو مارکێتەکان و شوێنە گشتیەکان بە شێوەیەکی گشتی دکتۆریش ئەڵێ لە ڕووی تەندروستی چیاو نییە دەستی بەسەرا گیرە هەر هەمووی ئەبێ ئیتلاف بکرێ هیچ لەم ئاوانە نابێ بخورێتەوە لەبەرەوەی ئەوەندە خۆر لی داوە هەر هەمووی ئیتلافەکرێ ئەوەندە خۆر لی داوە لە تەندروستیان نەماوە هەر هەمووی دەستی بەسەر ئاگیرێت و ئیتلافەکرێ بەسپاسەوە تیمەکانی شارەوانیمان لەگەڵە ئۆتۆمبیلی ئەوانیشمان لەگەڵدایە بۆیە هەر هەمووی دەستی بەسەر ئەگیرێ بێگومان جەریمە منەزەمان لەگەڵایە استخباراتمان هێزانێکانمان لەگەڵدا بێت بۆیە دەستی بەسەر ئاگیرێت و هەر هەموو ئەم ئاوە فڕێدرێ خۆی ئیستا گەرمە دنیا 43 دەرەجە حرائیمەوە ئەوە تاوە بنزین و ئاوە فرۆشیە چی خوا قبوڵەکە ئەمە جبسیشی لێدانا جبسی لێیە ئاوی لێیە ساردیشی لێ هەموو شتێکی لێیە سێری کە پیسە ئێرە دوکانە مەخزەنە چییە؟ مەخزن پرەمەرە مەخزەنە ئەمەکەی مەخزەنە مەخزەنە لە خێگەرە مواسەفات بێ چارەسەر چی بۆ ئێرە؟ چارەسەر خەڵقیەکەی ئینسان يلا كاك عبد الله اوني ياسوس ئەم شوێنەی کە پشتی منە ئێرە وەکو مەخزەن وایە بەڕێزان بەڵام بەنزین و خواردن و ئاو و ساردەمەنی و هەر هەمووی تێکەڵ بە یەک کردووە لێرە تەندروستی کەرکووک بڕیاری داخستی بۆ ئەم مەخزانە دەکرد کە بەناو مەخزان دەبێ مەرجی تەندروستی تیا بەدی بکرێ بەڵام بەداخەوە ئەم شوێنە هیچ مەرجێکی تەندروستی تیا بەدی ناکرێت تەنانەت مۆلیدەی کۆنەشی لێدانراوە کە هەر مرۆڤ ڕەنگە لێرە بۆ دانیشتنی شوێنەکە شیاو نەبێت چکەم زۆر شوێنەکە نەگونجاوە نەک خۆراکی لێ دابنرێ شتی کۆنەش لێرە ناکرێ دابنرێ بۆیە تەندروستی کەرکووک بڕیاری داخستنی بۆ ئەم شوێنە دەرکرد ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوام صاحبه منو صاحبه شلونك؟ كم مرة غرمناك؟ اقول كم مرة غرمناك؟ هسه جاي هسه عوف عاد شوفوا وصولات؟ عيني كافي غرض لا تطلع برا هسه كان انا وصولات هسه بس دقيقة نعم احنا يعني انا كل مرة امشي من هنا اشوف استاذ هسه شوفوا وصولات غرض مال اليوم زين هسه هذا غرض مال اليوم هذول كلهم لا مال البارح ليش طلع برا؟ تريد نغلقك؟ لا حياتي استاذ هاي كم مرة غرمتك ما يفيد كله استاذ كافي والله الدنيا حار والله استاذ جو تريد تربى والله يم
امام الله ما يصير ما يصير. شنو استاذ عزيز؟ كم مره قلنا شنو اصلا انا مو مسؤول لك. صار دكتور سنان هذا انا شخصيا جاي غرمته نبهته ما يصير. اجراء زاد انا قلت بين اطز بيش قرخت درجه هسه حاليا درجه 43 دا يقرا وبرد لنا يا صداقي بجي بستار نادي يوميه برا لا تقول لا لا تقول لا. يومي انزل 25 سنه على قدي شنو على قد؟ ما يصير برا ما يصير على قد ما يصير برا ما يصير برا. شنو تبي؟ غرمناك ما يفيد. هسه كله خليه جوا. شنو كله تخلي؟ هذا المحل انا مجلس خصوص على مود المواد حتى ليش بس استاذ انت تطلع برا تراضى تطلع برا. خادم هذا خادم شنو؟ بس نجي خادم هسه نقدر. هذا ممنوع شو تفصلنا على بس يلا طببها يلا. ڕێزانم دوکانە بە ئامان شێوە لێرەیە لەسەر ئەم شەقامە گشتیە کە ڕاستە و ڕاست بۆ مەتاڕی کەرکووکەڕە بە هەمان شێوەی کەشەی ئەو سەرپێچیانەیە کە خۆراک لەسەر شەقامدانە. دکتۆر عەلی پێشتر ئێرەی غەرامە کردووە هەر دوکانێک بڕی 250,000 دینار غەرامەی کردووە. دیارە نایەوێت لە ڕووی یاساییەوە تونتری بکا بابەتەکە بەڵام دەست بەسەر خۆراکەی ئاژیرێ ئیتلافەکرێ ئەگەر لەبەر خۆر بێ ئەو هەر خۆراکێکشی ماوە بەسەرچوو بێت ئیتلافەکرێ پێم وابێ کۆمەڵی خۆراک ماوە بەسەرچووێ. دکتۆرەوانە ماوە بەسەرچوو بۆ جبسانە دەریکە دەرەوە هەمووی ئەوتا يلا هەمووی ئیتلافەکرێوانە ئەوتا ئیتلافیەکە دکتۆر ئەو جبسانە دیارە ماوە بەسەرچوو بوو. طبعا حتمان لە بەشێک لەم مارکێتانە خۆراکی ماوە بەسەرچووش هەیە کە بەسەر ئەچێت لەبەر خۆردا بنرێ ئێمە پلەی گەرما لەم ڕۆیە سەروی 46 سەروی 46 پلەی سیلیزیە. ئەگەر خۆراکێک لەم پلە گەرمایە لەبەر خۆردا بنرێ ئاخۆ ئەو خۆراکە چی لێ دێ حتمان تەندروستی کەرکووک ڕازی نابێت کە هیچ خۆراکێک لە بەردەم ئەم ڕێژە گەرمەدا بنات کە ڕێژەی پلەی گەرماکە سەروی 46 و 47 بۆیە غەرامە ئەکرێت و لێپرسینەوەی توندی لەگەڵەکرێت. پێم وابێ بڕیاری تریش لە پشتێتی نغلقها ويكون عنده جبس برا يصير اتلاف اي كله الجبس اكسباير دكتور مو اكسباير سوق خزن سوق الخزن انا سيد يعني سنوات حملات هذا متغير صح منفوخ دكتور اي منفوخ صح لا يحتوي خنقه يحفظ في مكان بعيدا عن الحراره والرطوبه واشعه الشمس المباشره صح. اصلا هسه هذا السيارات منها يفوتوا انواع اشكال السيارات تراب زين والشمس هذا يضربه من الظهر لحد العصر يضربه بس هذا يذبوه هناك احنا شايفينه لو تشوف بقيه الاجماس كلها تراب من جوا تغيير صاير فيه زين غير جبس مو هيجي مثلا هاي بقى هاي ما منفوخ هذا ما منفوخ بس شوف هنا ايش مكتوب صح ايش قد حار صح شوف بس حار اي نفس الشيء بعيد عن الحراره واشعه الشمس هذول ماكو طبعا حراره واشعه الشمس هذا اذا طفل ياكله يتسمم وين يوقع براسه رقابه بس هذول كلهم سوق خزن اذا تشوف حالهم هذا المي 25 درجه لازم يخزن هسه بال 40 43 درجه 43 درجه هذا ما يصير ينغلق فورا. دكتور سنان الله هیچ چاوپۆشیەک ناکەین و بڕیاری داخستنی بۆ ئێرە دەرکردووە بە هیچ جۆرێک ئەڵێ لێ خۆش نابی لەبەرەوەی سەرجەم ئەم جبسانەی پشتی منەوە هەمووی سوء خەزنە خراپ ئەوەی کردووە خراپ ڕاگیری کردووە هەمووی لەبەر خۆر ڕاگیری کردووە جبسەکانی هەمووی پەنماوە هەموو جبسەکانی پەنماوە خۆراکانشی بەشێکی زۆری تێک چوونە ینی ئەوەندە لەبەر خۆر بووە تێک چوونە. نعم دكتور. حتى المعمل غير مسؤول عن تلف المنتج بسبب سوء التخزين والعرض. طبعا يعني المعمل هم يعطي توعية. اي ينبه يقول اي لا تطلعه برا بس هم اهم حاطينه برا. بەڕێزان هەر دوکانێک هە سوپەرمارکێتێک خۆراکەکەی یاخود ساردەمەنیەکانی لە دەرەوە لەبەر خۆرەکە دابنات بەم شێوەی پشتی ئەمەوە لەلایەن لیژنەکانی تەندروستی کەرکووکەوە داخرێت
بۆیە ئومێد دەکەین مارکێتەکان بە خۆیان نابچنەوە خۆراکانیان لەبەر خۆردانەنن بۆ ئەوەی ئەمڕۆ زیان بەر تەندروستی هاوڵاتیانیش نەگات ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین بینەر بن. پشتی ئەم پەردەی کە بۆ سێبەر کراوە کۆمەڵی خۆراکی لەیە هێزانیەکانیش هاوشێوە ڕێنمایی ئەدەن ئێمەوە تا 5,000 جاوتمانە کاکە ئەشیا دەرمەکەنە دەرەوە هەمووی تێکچووە كلها تعال تعال شوف لا تباوع عليه اتلاف سريع دكتور هر هموي جيبوا لايلونات يابا حق غيث جيب يما لايلون كبير يلا عيني يلا صفاء يلا كاغرون يكسر بفردان باوت ساري بلدي كمان بيه يستحاضروا بالزراعة هر اشيائك هر غرازي لدروا بيه يكسروا ساري بلدي لقل معنا يكسر باريكين هر هموي فريدري دكانكش زايدين بام خورا اويس درجة حرارة 36 معقولة 36 بيه ام غرازة لدروا يا ام خلق اللي بخوا هم ينخوش بكوي باش ڕێنمایی چیە بۆ دوکاندارەکان ئەوەی کام بەرنامەیە بێت کاکە داوا لە دوکاندارەکانەکەم داوا لە دوکاندارەکانەکەم پابەندی ڕێنمایەکانمان بن ڕێنمایەکان هین ئێمە نییە هین وزارەتی تەندروستی عێراقا هین دایرەی سەحەی کەرکووکە نابێ هیچ ئەشیایە لە دەرەوە بێ هیچ ئەشیایە بە هیچ جۆرێ بیپسی بێ چبز بێ ئاو بێ يلا اثنين يروح على المحل يلا كاكي من تبرو دواني تر ليلي برا ليلي برا دکتۆر زۆر بە توندی ئەم بابەتەی گرتووە هاوشێوەی ئیشەکانی پێشووتری ئەڵێ بڕۆن دوکانەکانی تریش بگرن بە داینەخا دکتۆر ئەمە چییە ساردیە ئەمە ئێستاش بینیمە شەربەتە سێری کەم زانە داخ بۆ تەسەوڕکەن ئەلێ گەرم کراوەتەوە بڕۆ قەنەعەتان بەخۆی گەورە هەبێ گەرم کراوەتەوە کۆوا بێ گەرم کرابێت بەس لۆگۆکەی دەرنەچێ بێگومان گەرم کراوەتەوە گەرم يلا عيني يلا اما شي تلافى يا دكتور بس تبود يعني ايوه تا اما اشياء ولا تشون استدريك تو براسناك ايوه تا او كبست كردو كبس نابي ممنوعه اشياء نابي درك يدرو تنزل بيتان ما هو يلا كاكا يلا باركه يلا عيني تنزل اوتمان شخصي خو ما تو بيتان متوا اشياء در مكه بس در مكه دروا كاكا تبز در مكان صدر ما نكردوا بخوا اخوي خالو اما او تا اما ثابته دروا صدر ما نكردوا بدر صوت دروا هم روجيوا شكات ما مودي هم روجيوا اشياء دركن درهم سي جوار دكانه وايا ولا برا اما تاي ولا روح حزك دي شو دي ديشو ايه دري كده ممنوعه لا دكانك درس تدروا يس اشياء ممنوع حياة باشي تشاو تنزع وثمان اشياء انا بدرس تدروا والله حسيت بيش هاتوا حياتهم اشياء ممنوعه حياتهم تقوم قرما درجه حراره الشاشه اي والله حسيت بيش فوتي او ممنوعه هذا مليون سطو بنزازه الغلامات ايه بس نيه ايه سبو ايه نعم نيه بس او خوماتم باشا من خومناتم باركناتم بيرارا عمو زادي موجانتم ما وانا ابي كاكا حياتم تشاوكم ايه مفريدي موتان استعموي ممنوعه زارت زارت نيه نهائيا نيه بو دريكي بو يلا زو بجرو ما معناه بي دي اولاد كجرو دي سريع ام بي سينا دي زو يلا بيبنا جرو دي يلا حياتهم ام صندوق تبرعات ممنوعه ليره دايما يلا يلا دیارە هەموو ئەم جبسانە ئەژمێردری حسابە کرێ و هەر هەمووی ئەکرێتە زەرفی خۆڵەوە و فڕێدرێ سارەی شارەوانی وا لەگەڵدایە یەکێک لە کامێراکان با بچنە سەر ئەو ئۆتۆمبیلە ئەو ئۆتۆمبیلی شارەوانیە بەو شێوەیە ئەوەی کە دەستی بەسەرا بگیرێ لە خۆراک بەو شێوەی پشتی منەوە فڕێدرێ و دەستی بەسەرا گیرێ بەڕێزان
تەنها لەم هەڵمەتە زیاتر لە 4 شوێنی جیاواز داخران داخستنەکەش لەبەرەوە بوو کە خۆراک لە بەردەم خۆر دانرا بوو بۆیە لەلایەن لیژنەکانی تەندروستی کەرکووکەوە ئەمە قوبوڵ کراو نییە. ئەم جبسانە مەدەنە مناڵەکان تەنەوانی وا لەبەر خۆرە هەر دوکانێک هەر مارکێتێک هەر مۆڵێ جبسەکانیان ئاوەکانیان لەبەر خۆر بوو با نەیدەنە مناڵەکانیان کارەسات ڕۆدا بەکتریا و بەکتریا نەخۆشی ڕشانەوە سکتون هەمووی سەبەبی ئەم جبسانێ و ئەو ئاوانەی وا کە خۆر لێدا بێگومان داوا لە هاوڵاتیانەکەین باوکان و دایکان داواتان لێکەین داواتان لێکەین ئەو دوکانانێ مناڵەکانتان ئاگادارکەنەوە با نەچن ئەو جبزانە ئەو بیبسیانە ئەو ئاوانەی بەردەم دوکانەکان بیکڕن داواتان لێکەین ئەوە جارێک ترش دەستخۆش دکتۆر سپاسانەکەین ئەمڕۆ ڕۆڵێکی گەورەتان سێنێکمان کردووە ئەوە تا هەمووی لەبەر خۆرە ئێمە نالین مناڵەکانتان نەخۆش بێت ئێمە ئاگاداری خۆراکتانین ئێمە بە بەردەوامی ئەوە تا دەرەجە حرارە 46 ئێمە بەم گەرمایە و هاتوینەتە بەرەم خۆرە لە پێناو ئێوە من نایلم ئێوە خۆراکی خراپ بخۆن خۆتان و مناڵەکانتان یاخوا بمێنی لەش ساغی دکتۆر سپاسانەکەم بەڕێزان بەرلەوەی من بێمە کۆتا ئەمانەی کە بەچای خۆتان لە بەرنامەی چاودێرە بینیتان بەڕێزان هەر هەمووی لە بەرژەوەندی تەندروستی ئێوەی هاوڵاتیە پڕ بەم لۆریەی پشتی منەوە کە لۆری بار هەڵگری شارەوانی کەرکووکە بە سوپاسەوە خۆراکی ماوە بەسەر چوو دەستی بەسەرای گیراوە لە ئاو لە ساردەمەنی و لە کۆمەڵی بابەتی دیکە ئۆمێ دەکەین لە بەرنامەی چاودێر خزمەتمان گەیان دەبێت سوپاس بۆ لیژنەکانی تەندروستی کەرکووک کەرتیەک سوپاس بۆ هێزانامنیەکان کە لەگەڵمان هەماهەنگن سوپاس بۆ جەریمە منەزەمە کە لەگەڵمان هەماهەنگن بە شێوەیەکی گشتی لە بەرنامەی چاودێر سوپاس بۆ تیمەکانی شارەوانی کە لەگەڵمان ئامادە بوون لەم بەرنامەیە هەڵمەتەکە گشتی بوو بۆ بەرژەوەندی گشتیش بوو ڕێزی محەممەد علی سافی بەرنامەی چاودێر قبول بخوازن تا بەرنامەیەکی دیکە پێتان ئاشنا بمەوە گەرخوا تەمەندات هەر لە شادیە بن.